لەگەڵ دەستپێکردنەوەی پرۆژەکانی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان وەک نەریتێک کە لەسەری بەردەوامن و بۆ خۆڵکردنا چاوی خەڵک کردنەوەی پرۆژەکانیان دەخەنە کاتی بانگەشەی هەڵبژاردن. ئەمڕۆ بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سۆران وەک ئیدارەی سربەخۆ ناسێنرا و سەرپەرشتیاری ئیدارەکە دەست بەکار بوو. هاوڵاتیانی ناوچەکەش ئومێدەوارن ئەم ئیدارەیە تەنها بەناو نەبێت و ڕیکلامی هەڵبژاردن نەبێت بەڵکو ببێتە هۆکارێک بۆ بەرەو پێشبردننی دەڤەرەکە. ئێمە وەکو هاونیشتیمانیانی شاری سۆران دڵخۆشین بە ڕاگەاندنی ئیدارەی سربەخۆی سنوورەکەمان، بەڵام بە مەرجی ئەوەی ئەم ڕاگەاندنی ئیدارێت تەنها ناوێکی بێناوەڕۆک نەبێت، هیواخوازین دەسەڵاتەکان شۆڕ بکرێتەوە و خزمەتگوزاری و پێداویستی هاوڵاتیان پێدابین بکرێت و کاری هاوڵاتیان پێڕایی بکرێت و داواکاری هاوڵاتیان جێبەجێ بێگومان ئیدارەی سربەخۆ گرینگە لە هەر شارێکیان هەر شوێنێکە ئیدارەی سربەخۆی هەبی، بەڵام ئەوەی گرنگتر ئەوەیە ئەوە بڵین ئێستا کاتی هەڵبژاردنە ئەم دەنگۆی ئەم بە ئیدارەکردنی دەڤەری سۆران هەر ناو نەبی وەکو شوێنەکانی دیکە کە نموزەجی زۆرمان هەن ڕانیە و گەرمیانە زۆر شوێنی دیکەیە بەناو لە کاتی هەڵبژاردن کراونێ، بەڵام لە دواتردا لە ئەمری واقعیتمان نەبین و یان ئەم ئیدارەی سربەخۆ ئەگەر تەنها سەر بە عیز بێکە بێت و ئەو ئەندامەکانی وارووا خەڵکی دیکەی تێدا نەبیت، خەڵکی پرۆفشنال و ئەکادمی تێدا نەبی، بێگومان ئیدارێکی سەرکەوتو نابێوە وەکو ئیدارەکانی دیکە و وەکو ئیدارەدانی و حکوومەتە کە خەڵک هەمووی تێدووچاری زۆر دەردوو مەینەتی بۆ گەنجەکانی تێدا تووشی ئاوارەیی و دەردەسەری زۆر بوونە. سۆران یەکێکە لەو قەزایەنەی بەرفراوانی زۆری بەخۆیەوە بینیوە و سەرەڕای ئەو داهاتە زۆرەی حکوومەت هاتۆتە دەستی نەیتوانیوە لە ئاست خزمەتگوزاری هاوڵاتیان بێت و تا ئێستاش لە زۆرێک لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان بێبەشن. بۆیە داواکارن ئیدارەی سربەخۆ تەنها دۆزینەوەی هەلیکار بۆ چەند بەرپرسێک و زیادکردنی چەند بەڕێوەبەرایەتیەک نەبێت لە ناوچەکە. ڕاگەیاندنی سربەخۆ ئیدارەی سربەخۆ لە کاتێکدا کە هاوڵاتی بۆ یەک ئەمپێری کارەبا زیاتر لە 11,000 دینار بدات، بۆ لیترێک بنزین 1000 دینار. شار کۆڵانەکانی شار کۆڵانەکانی شار پڕیەتی لە چاور و چۆل، ئێستا کە حاڵیان ئەوڕۆ کە ئیدارەی سربەخۆ ڕاگەیاندرا بە حساب کارمەندانی ژینگە پارێز بەهۆی پێنەدانی موسەکانیان مانیان گرتوێ کۆڵانەکانی پڕیەتی لە زبر و خاشاک و بۆنی زبر و خاشاک کۆڵانەکانی تەنیوە. هیوادارین تەنها دۆزینەوەی هەڵیکار نەبێت بۆ چەند بەرپرسێک و زیادکردنی چەند بەڕێوەبەرایەتێک نەبێت، هیوادارین بانگەشە و حملەی ئینتیخابی نەبێت، ئەگەر چی لەو کات و لەو تەوقیتە ئاماژەیەکی ڕوونە کە بەشێکە لە حملەی هەڵبژاردن. هەریەک لە شارۆچکەکانی سۆران و ڕەواندوز و چۆمان و مێرگەسوور ئیدارەی سربەخۆی سۆران پێک دێن و لە ڕووی کارژێڕیەوە سەر بە پارێزگای هەولێرە و دەکەوێتە دووری 110 کیلۆمەتر لە باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر. دوای 10 ساڵ لە چاوەڕوانی و لە ڕێکەوتی 28 تەموزی 2021 ئەنجومەنی وەزیران بڕیاریدا سۆران بکرێتە ئیدارەی سربەخۆ. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.